یەکەم جار بوو درەختێکی مەلکوژرا و بەسەر ڕووبارێکا بگری لەو ڕۆژەوە ڕووبار فرمێسکی درەختی لێکدا و کردی بە پولەکەی پشتی ماسی. بینەرانی ئازیز و خۆشەویست، سڵاوتان لێبێ و ئەمکاتتان باش. خۆشحاڵ و شادومانم لەگەڵتانم لە ئەڵلقەیەکی نوێی بەرنامەی بانێژە. گفتوگۆیم جارەی بەرنامەی بانێژە باز لە شعری درامی و ڕەگەزەکانی شعری درامی و سەرەتاکانی سەرهەڵدانی شعری درامی لە ئەدەبی کوردیا و جیاوازی نێوان درامای شعری و شعری درامی و ئۆپەرێت و ئۆپێرا وەک بەشێک لە شعری درامی گەنگەشە و گفتوگۆەکەم لەگەڵ زۆر بەڕێز دکتۆر ئارام حاجی هەڵەبجەری، خاوەنی بڕوانامەی دکتۆرا لە ئەدەبی کوردیا و نووسەر و توێژەر. گفتوگۆەکەم و ئەم باسانە دەستپێکەکەم بزانم تاکوێ ئەگەم و بە خۆشحاڵیەوە لەگەڵ زۆر بەڕێز کاگتۆرم. کاگتۆریان زۆر بەخێر بێ و زۆر خۆشحاڵم. زۆر سپاس بەناوی خۆی گەورە، سپاس بۆ ئێوە، سپاس بۆ متمانەکەتان، سپاس بۆ کەناڵی پێیام، سپاس بۆ بەرنامە جوانەکەت. میژەرەوە خۆشحاڵم. سپاس سازی خۆشەویست. شعری درامی و درامای شعری و جیاکردنەوە یان با بڵێن پۆلێنکردنی شعر لە سەردەمێکی زووەوە بۆ لیریک و ئیپیک و دیداکتیک و دراماتیک، جۆرێک لە پرس و بابەت و نیشانەی پرسیاری بە دوای خۆیان هێناوە. بەم دوایانەش بڕێک ئیشکراوە لە ناو ئەدەبی کوردیا، بەڵام هێشتا تەسەورەکەم بە پێی پێویستە من. ئەمەوێت لەبارەی شعری درامیەوە قسە بکەین. با پرسەکەمان لە ئەوڵەوە ئەوە بێت وەکو سەرەتایەک ضرورەتی ئەم پۆلێنکردانە، ئەمە لیریکە، ئەمە ئیپیکە، ئەمە شعری فێرکردنە تەنها بۆ نەخبە ضرورە بۆ کەسێک کە بێت توێژینەوە بکە یان هەر بەگشتی ئەو جۆرە لە پۆلێنکردن دروسە و بە کۆی گشتی قسە لەسەر و جۆرە لە پۆلێنکردن چیە؟ لیریک، ئیپیک لەگەڵ دیداکتیک و دراماتیک. ئەگەر ئێمە بۆ سەرەتاکانی دروستبوونی مرۆڤایەتی بگەڕێنەوە، لەناو مرۆڤەکانە تەبەن دوایەوەی کە بۆ نەو تەخص دینەکان دروستە بن، ئیتر ئەدەب خۆیان بە جۆرێک لە جۆرەکانی خزێنێتە ناو ئەم بۆ نەو مناسەبەتانەوە. کاتێک کە مرۆڤەکان ئەچنە ناو گەشت و گەڕان، کاتێک بەسەرهاتەکان و ڕووداوەکانە بێنن و دێن شەوانە لەلا چواردۆری کەس و کاریان بە شێوەی شەوچەرە کۆبنەوە و قسە باسەکەن، ئەم ڕووداوە بەسەرهاتانە ئەجێڕنەوە. ئەم ڕووداوە بەسەرهاتانە وەکو جۆرێک لە نواندنی لێت، چکۆ کەسی کە هەڵەسێ بە جێڕانەوەی ئەو ڕووداوانی ڕۆژەکە بەسەری هاتوو بۆ نمونە کەسێک چۆتە دەرەوە بە ڕاوەشکار، چۆن ئەم ڕاوەشکاری کردووە و چۆن ڕوبەڕووی ئەو ئاژەڵە بووتەوە کە ڕاوی کردووە، دێت ئەمە وەکو چیرۆشێک ئەجێڕێتەوە. تەبەن کە جێڕانەوە بێتە چیرۆک. کاتێک کە ئەمە وەکو ئەکتەرێک ڕۆڵە بینێ و ئەم پەیامە ئەگەیەنێ بە بەرامبەرەکەی، ئەمەوە ئەکا ببێتە ئەکتەریش، بێتە نواندن، بێتە جۆرێک لە نمایشکردن. کەواتە ئەگەر ئێمە بۆ سەرەتاکانی پێشەوە پۆلێنکردنە بۆ لە ڕووی هونەریەوە بۆ سەرەتاکانی ئەو بچینەوە دراما یان شیعرکەی سەری هەڵداوە، ئەتوانین بە ڕێڕێوە مێژوویەکە بیهێنین کە ئەمانە بە درامای نووسرا و بە دەقی نووسرا و قوبوڵ نین، چونکە لە شیعریش و لە دراماش و لە هەر بابەتێکی هونەری و ئەدەبی ئەوەی کە تەحەکومەکە بۆ سەلماندنی سەرەتاکانی سەرهەڵدانی ئەو داقە نووسینە. ئەنا پێش ئەوە ئەمە توانین ئەمانە ناوبرین لە دراماچ و چۆ کۆمەڵێک ڕەگەزی تایە تا کەسایەتێک هەڵەسێ بە جێڕانەوەی ڕووداوێک ڕووداوی تایە، کەسایەتەکە نمایشەکە جۆرێک لە جوڵی جەستە و ئاماژەکانی جەستەی تایە کە ئەمانە بەشێک لە ڕەگەزی درامی. ئەمە وەکو سەرەتایەک هەتا ئەو کاتێک کە طبعاً لە ئەگەر بۆ بابەتە دینیەکان بڵین، بۆ ڕموزە دینیەکان بگەڕێنەوە، بۆ توقوسە دینیەکان، بۆ ئاهەنگ و مناسەبەتەکان بگەڕێنەوە، هەر لە سەرەتای دروستبوونی مرۆڤایەتیەوە مرۆڤ جۆرێک لە واستەیی بەلایەن ڕۆحیەکەەوە هەبووە، بە جۆرێک لە جۆرەکان گزارشتی لەم ئیلتیزامی خۆی کردووە. ئیلتیزامەکە چۆن بووە تا چەندێک سەحیح بووە، قسە لەسەر ئەم بابەتە نیە، قسە لەسەر ئەوە کرێ لەو مناسەبەتانە مەسەڵەن گۆرانی وتراوە، هەندێک جار سەما کراوە، هەندێک جار جۆرێک لە عیبادەت و نەوازش نوانرێراوە بەرامبەر بەهین. ئەمە وای کردووە ئەمە ببێ بە سەرەتایەکی سەرهەڵدان. بەڵام کەی ئەم پۆلێنکاریە کرا، طبعاً ئێمە گەر بۆ لە دراماچۆکان بچینەوە لە سەردەمی بابلیەکان و سۆمەریەکان و میسری کۆنەکان ئەم شتانە ئەبینێن، بەڵام ئەوەی وەکو دەقی نووسرا و ئەگەڕێنەوە بۆ سەردەمی یۆنان کە یەکەمین دەقی نووسرا و لە بواری دراما درامای زاریعاتی ئەسخیلۆسە کە 490 پێش زاین نووسیوێتی و ئەمە بوو بە سەرەتایەک بۆ سەرەتای سەرهەڵدانی دراما. هەر ئەمەشە خاڵێکی گرنگ کە تایە بڵین تەمەن هەموو درێژبوونەوەی
مێژووی بڵین ئۆرگانی لە بەرهەمەکانە بەرهەمە ئەدەبی و هونەریەکانە مێژووی شارە. زۆر باش. ئوستاز نیقاشێکەیە لەسەرەوەی لیریک لە پێشتر بەیان دراماتی یان ئەدەبی فێرکاری ئەتوانین بگەینە ئەنجامێکی یەکلاکەرەوە یان پێچێ و نیقاشش زۆر گرنگ نەوێ مەسەن حەسەبەوەی کەڵەن لیریک جۆرەێک لە خودێتی تایە و پەیوەندی بە تاکە کەس و ئەوانەوەیە بەڵام پێچێ مەسەلەن شاری دراماتیک لە سەردەمێکی دواترا پەیدا بوو بێ کە مرۆڤ جۆرێک لە دەستە جەمعی و کۆبوونەوە ئەوانەی هەبووە هیچ ئەتوانین بگەینە ئەنجامێکی دروست گەڕانەوە بۆ بابەتی شیعر تەبان مێژووی شیعر کۆنترە لە مێژووی دراما بەڵام ئەو من باسی ئەوم کرد ینی درێژبوونەوەی ئەم مێژووە درێژبوونی مێژووی شیعرە ینی دراماش لە ناو چارچەوەی شیعرا بووە ئێمە ئەوەی کە هەرسێک کەڵە نووسەرەکەی یۆنان ئەسقیلۆس و هێرپێدیس و سۆفۆکلیس کە بابەتی درامایان نووسێ بە شیعر نووسیوانە ئەسڵەن درامای شیعری بووە کاتێک کە ئەرستۆ دێت پۆلێنکاری بۆ ئەم بینانە ئەکا ئەو باسی لیریک ناکە باسی تا باسی کۆمیدیا ناکە بەڵام باسی سێ دەنگی شیعرەکە کە ئەویش تراژیدیایە لەگەڵ دراما لەگەڵ بڵین شیعر بە شێوە گشتەکەی اینجا ئەم بابەتە لای هێگڵ و تا ئیلیۆتیش هەروە هاتووە تا سەدەی هەژدا تەمان هێگڵ سێمان بۆ دیاریەکە سێ ئۆرگانی شیعرمان بۆ دیاریەکە کە ئەویش شیعری لیریکە لەگەڵ داستان لەگەڵ دراما ئەفۆ ئەوی ئەرستۆژێکیان داستان بوو لەوانێت دینەم کردوێت ئەلیۆتیش بە سێدەنگەکەی شیعر ناویانە بە کەواتە ئەم درێژبوونەوەی ئۆرگانیە هەتا سەدەی هەژدا کە پەخشان دێتە ئاراوە و دراما لە درامای شیعر دەربازە بێسێ بۆ قۆناغی پەخشان هەتا ئەو کاتش درێژبوونەی ئۆرگانی شیعرە. ئوستاز سێمە خەریکین باز لەوەکەن کە شتێکی ناوی شیعرە و ناوی یا جۆرێک لە ڕەگەز یا جۆرێک لە ژانەرێ پێوترێت دراما و هەردووکی بەیەکەوێ بە شیعری درامی چۆن بتوانین پێناسەیەک یان ناسینێک یان جۆرێک لە حاڵی بوون یا جیاکردنەوە بکەین لە نێوان شعری درامی و شعری لیریکە چۆن بتوانین شعری درامی بناسینەوە بە چی ئازاینەم شعرە شارێکی درامیە گەڵ پێناسەیەکی جوانی شعری درامیەکە ئەڵێ بابەتی بوونی داستانە کە بە شێوەی تایبەتمەندیەکانی لیری خوێنوێنێ ئەم پێناسەیەکی دقیقە بۆ ئەوی کە ئەنی جۆرێک لە خودێتی و بابەتیش بابەتی بوونەکەی طبعا لیریک شعرێکی خودیە کاتێک کە لیریک تەجاوزەکە چێتە سەر شعری درامی بەم خودیەتە نامێنێ حتا ئەگەر لە شعری درامی ڕێگە پێدراوە بێت جۆرێک لە جۆرەکان شاعیر باز لە خودیەتی یان مەبەستە خودیەکانی خۆی بکات دەمامچێک بەکاربێنێت کە دەمامیچێکە لە ڕگەزەکانی دراما ئەبێ دەمامک بەکاربێنێ ئینجا مەبەستە خودیەکانی خۆی لە ناو دەقا و بە بوار نادرێت لە شعری درامیە خودێتی هەبێ بۆیە ئەمە پێناسەیەکی دقیقە کاتێک کە داستان طبعا داستان چیرۆکی درێژ ئامێزی پڕ لە ئەفسانەوەوانە کاتێ ئەمە ناتوانێت مەسیجێک پەیامێکی کورد بدا بە بەرامبەرەکان دێن درامە شعری و شعری درامی ئەم شوێنە پڕکاتەوە ئەم فەراغ پڕکاتەوە بۆیە سەرڵدانی شعری درامی خستنەڕووی دقێکی درامیە بۆ جەماوەر و تێکەڵبوونێتی لەگەڵ ڕووداوەکانی ژیان بە شێوەیەک بە زمانی شیعر بنووسێ زۆر باشە باس لە مۆزوعی ڕەگەز کرد ڕەگەز لە ناو شعری درامیە ئەگەر ئێمە بڕێک خاصێت و تایبەتمەندی لە ناو لیریکا بدۆزینەوە ئەوە یەکە دەنگی تاکە زیاتر محتەمە بە قەزی وەکو هەست و سۆز و خەیاڵ و عاتفە و تاکە کەس و گەڕانەوە بۆ خود و بڕێک پرسی لەم جۆرە چۆن ئەتوانین یەک بەلانی کەمەوە یەکی یان دوو یان سێدانە لە ڕەگەزەکانی دراما دیاریکەن بووی بە جۆرە لە جۆرەکان بینەر و بەردەنگی ئێمە لە هەر شوێنەکە یەکی لەو ڕەگەزانەی بینێ و بەرمەبنای گفتوگۆکەی ئێمە بزانێ ئەم شعرە هیچ نەبێگەر بە تەواوەتی ناسێتەوە بزانێت بەلای درامایە ئەشکێتەوە ڕەگەزەکانی دراما یان شعری درامی طبعا ڕەگەزەکانی دراما بە پێ و پۆلەنی کە ئەرستۆ کردوێتی یەک لە ڕەگەزە زۆر گرنگ و سەرچەکان بێتە ڕەگەزی ڕووداو هەر کاتێک لە ناو دقێکی درامیشە لە ناو دقێکی لیریکە تۆ ڕەگەزێکی ڕوودا و بینی ئەمە مانەوەیە ڕەگەزێکی دراما حزوری لە ناو دقێکی شیعریە هەیە ئەم ڕەگەزی ڕووداوە هەروە خۆی بە تەنها نایەت لە ناو دقە طبعا کاتێک کە ڕووداوێک ڕوودا کارکتەرێک لە ناو ڕووداوەکانە هەیە هەندێک جار دیالۆگ سەر هەڵەدا و هەندێک جار شوێن و کات بە تایبەتی ڕوودا و پێویستی بە شوێنە پێویستی بە کاتە ئەم ڕەگەزانێتیش لەگەڵ خۆیان پەلکێشەکە بەس چۆن توانین جیاوازی بکەین لە نێوان دقێکی لیریک لەگەڵ دقێکی درامی ئەمە پەیوەندی بە ئەو جۆری دیالۆگۆی هەیە کە لە ناو دقەکایە چونکە ئەو سیفەتی یان ڕەگەزی سەرەکی ناسینەوەی دقی درامیە بریتە لە دیالۆگ وەک چۆن ڕەگەزی سەرەکی بۆ ناسینەوەی دقی چیرۆک بریتە لە جێڕانەوە ئاوایە پۆلێنکردنەکە ئەو خودیەتی لە لیریکا هەیە شاعر ناتوانێت دەست بەرداری بێ هەرچەنە هەندێک جار تێکەڵ یەکا بە ڕووداوەکانی ژیانی خۆی
مەسەن گۆرانی شاعیر کاتێکە باسی سۆزی خۆیەکە بۆ ڕەگەزێکی بەرامبەریان بۆ حەدەس و ڕووداوێک کە ڕووی داوە ناتوانێت لە خودێتی خۆی دێتە دەرەوە، ناتوانێت خۆی تەجا تێپەڕێنێ ئیلا هەستی خۆی بەرامبەر باشینەکە کەواتە دەربڕینی هەست و سۆزی تاچی شاعیر بەرامبەر بە هەتا ڕووداوێکیش ئەمە لە چوارچەوەی لیریکایە. ئەگەر لەمە ترازە تێکەڵبوون بوو بە ژیان، تێکەڵبوون بە جێڕانەی ڕووداوەکانی ژیان بە زمانێکی شیعری، ئەگەر با ئەمەیان بڵین بۆ چکەمە ئەمە حەقێکە ئەدا بە شیعری درامی جیاوازێکاتەوە کە دوایدی نەسەری لەگەڵ درامای شیعریە ئەوەی کە مەسەلەن ئەم مەسیجە ئەم پەیامە لایانی پەروەردەیی ئەگرێ زیاتر بۆ ئەوەی مەسەلەن مناڵان پەروەردەکایان پەیامێک بەگوێی گەورەکان لە کارەساتی لە ڕووداوێت یان بگەێنێ. ئەمە جیاوازە لەوەی کە ئەو مەسیجەی کە شعری لیریک ئێوێ بیگەێنیان ئەوەست و سۆزەی کە شعری لیریک ئێوێ قوڵی بکاتەوە لە ناوڕۆژی شارەکە. باش کاگە تۆ ڕەگەزی بینین یان جۆرێک لە تەماشاکردن یان نیگا بۆ شعری درامی وەک دەزانین چۆن باستان کرد کە دیالۆگ یان جۆرێک لە گێڕانەوە لە ناو شعری درامیە هەیە، بەڵام ئەمە ئەکرێت لە ناو چیرۆکی شەهابێت یان بەڵێن ناو چیرۆکە شعری شەهابێ. ڕەگەزی زاڵتر لەوە کە جێ بکاتەوە لە چیرۆکە شعر، وەک پێشتر باسمان کرد جیاوازی نێوان لیریک و بەڵێن شعری درامی. خاڵی هاوبەشی ژەیە جۆرێک لەسەر لێ تێکچوون هەیە ئەگەر مرۆڤ یان توێژەر ورد نەبێت لە نێوان چیرۆکە شعر و شعری درامیە. کامران موکری دەقێکی شعری هەیە لەسەر جێڕانەوەی چیرۆکی کەسێک کارکتەرێک بە ناوی کامیل کە باسی لافاوەکەی شاری سلێمانیەکەی ساڵی 1950 کاتێک ئەوە خوێنیتەوە بۆ دەرەکەوێت ئەم دەقەدەقێکی چیرۆکە چیرۆکە شعریانە شعری چیرۆکی ئەمە زیاتر بۆ چونکە بابەتەکە جێڕانەوە زاڵە بەسەریا و جۆری ڕووداوەکەمان بۆ جێڕێتەوە کامیل بەتەمای چی بوو چۆن خۆی ئامادە کرد بوو جلی تازەی کڕی بوو بۆ ئەوەی کە قۆناغێکی تر لە ژیانی دەست پێ بکە لافاوەکە چۆن هات ئەم هەموو حەزەی لەگەڵ خۆیان ڕاپێش کرد و بردی لە ژێر بەردێکا کامیلش و ئەو جلو بەرگە تازەشی کڕی بوو پێچیدا دایکی ئەو ئەسەفەی کە ئیخواست بۆ کامیل چی بۆ ئێدایکی دوای چی بەسەر هات ئەمانە سەیرەکەی هەستەکەی ڕەگەزی جێڕانەوە زاڵە بەسەریا بۆیە ئەمە تەحەکومەکە بۆی کە ئەم دەقێکی چیرۆکە شیعرە نەک درامای شیعری. بەڵام ئێمە دەقی ترمان هەیە مەسەلەن گوڵی خوێناویمان هەیە هی گۆران کاتێکی خوێنیتەوە هەستەکەی لە ڕێگەی دیالۆگەوە یانی ڕەگەزی دیالۆگ زۆر زاڵە ناو دەقەکە ئەم ڕەگەزە وای کردووە کە ئەم دەقە لە چیرۆک بچێتە دەرەوە چونکە کوڕکچێکن باسی کار حەدەسەکانی ژیانی خۆ ڕووداوەکانی ژیانی خۆیانەکەن هەر ناوەکە ژاتوە کوڕکچەکە و جێڕانەوەکەش وایە دیالۆگەکە لە بینی کوڕێک و کچێکە هەتا ئاخیر کە کۆرسیشی تێکەڵە بێ بۆیە ئەمەیەوە ئەکا کە دەقێکی چیرۆکە شیعر یان دەقێکی بەخشانە شیعر لە دەقێکی درامای شیعری یان شیعری درامی جیا بکاتەوە. کاگە دکتۆر ئەگەر بێنە ناو ئەدەبی کوردیەوە ئەو ئەمە بەرکوڵێکی کەم بەس پێم وایە باش بێت ئێمە بێ بگەڕینەوە بۆ گۆران یان بۆ پیرەمێد یان بۆ پێش ئەوان دەتوانین شتی لەو جۆرە بدۆزینەوە بەپی قسەکانی بەڕێزت من وا تێگەشتم بێ بە جۆرێک لە جۆرەکان بڵین شاعری درامی جۆرێک لە شارەزایی وردی هەبێ لەبارەی کارکتەر لەبارەی گفتوگۆ لەبارەی جۆری کارکتەرەکان لەبارەی جۆری دواندنەکان ینی پێ ناچێت لە خۆ مرۆڤ بتوانێت بکەوێتە ناو جۆرێک لە شارەوە بریتی بێ لە شاری درامی وەکەوەی لە لیریکان جۆرە لە شارەکانی ترایە سەرەتاکانی شعری درامی کوردی ئەتوانین لەکەیەوە دەست پێ بکەین. با من لە شتێکی ترەوە وەڵامی پرسیارەکەت بەمەوە کاتێک کە ژیان دێت تێکەڵی شیعرە بێ ئەمە بێتە ئەمرێکی واقع لەسەری ئەبێتە واقعەک لەسەری کە ناتوانێت لە گرفتەکانی ژیان تێپەڕێنێ ناتوانێت ڕووداوەکانی ژیان تێیکا بەبێ ئەوەی کە بگەڕێتەوە بۆ سەریان هەر لەم قۆناغەوە یەکسەر شیعر قۆناغی لیریک تێپەڕێنێ بە قۆناغێکی تر ئیتر یا ئەبێتە چیرۆکە شیعر وەکوی کە باسم کردەوەی بڵین کامەران موکری یان وەکو ئەوەی کە پیرەمێرد و شێخ نووری شێخ ساڵح و هەرێکە لە ئەو گۆران ئەوانە کە دەقیان نووسیەوە و دەقەکەیان جۆرێک باسی ڕووداوەکانی ژیانە باسی لایەنیشی ئەفسانەی یا باسی مێژووی کووردە باسی واقعەکە کە لەو سەردەمە کراوە بوو نمونە ئەخۆلی شاعیر لەبارەی کارەساتی بەردەرکی سەرای ساڵی 1960 کە بە 6 ئەیلولیان ڕۆژی 6 ئەیلول ناسراوە دێت وێنای ئەم هینامان بۆکە ئەم ڕووداوەمان بۆکە
وێناکردنە تەبانە وێناکردنە جێڕانەوەکو بەڵگەوەکو دەقێکی مێژویەکو بەڵگە زۆر توانین کار ئیسفادە لێ بکەین بەس ناتوانین کوتومە دەمە بینی ناو مێژوەوە چۆ خۆ دەزانانی ئەو داتانەی کە لە مێژوو ئیشان لەسەرەکە داتای ڕقمی دیارن و ئەبێت بە ژمارە حسابی بۆ بکرێەوە بێ کات بە کات تەحکومی تێ بکە بەڵام ئەخۆل دێ دوێنەی ئەو ڕووداوامان بۆ ئەکا بە وێنەی شیعری بە وێنەی درامی ڕێک تۆباتەوە سە و سەردەمە کە چکارە ساتێک ڕوویاوە ئەبیتە بینەر ئەبێتە بینەر لە بەردەم واقعەکە ئەو واقعی کە ڕووی داوە ئیسە من چەند جار ئەو شیعری ئەخۆ لە خوێنمەوە لێ تێر نابم بەیانی بوو 6 ئەیلول لەبەر دەرکی سەراس ئافم دەقە شعرەکەم لەبەر نیە بەڵام ئەوەندەی کە هەرباسی ئەوەکە یەکەیەکە دێتە کە 6 ئەیلول ڕووداوە تەمان ئەو 7 ئەیلول ئەم ڕووداوە ژێرەتەوە دوای ئەو باسی مردنی خەڵکەکە لەسەر جادەکان پاشان ئەم خەڵکە ئەوەندە ئەهۆشی بە لای خۆیەوە نەماوە بەسەر جەنازەکانە ڕۆشت و شێلایەتی دوای ئەمە تابوتی ئەم خەڵکە ئەوەندە زۆر بوون وەکو ڕێچکەی مێرولە سەفیان بەستۆ بۆ گردی سەیوان ئەمە تۆ ئەباتە ناو ئەو واقعی کە تیابین کەواتە ئێستا دەقێکی لیریکی گۆران بخوێنەرەوە تۆ چێژی لەبارەی سۆزەکەەوە لێبینی بەس کاتێککە دەقێکی خوێناوی مەسەلا بڵێ گوڵ دەکە کاتێک دەقێکی درامی ئەخوێنیتەوە تەمسیلی واقعەکەت بۆکە کەواتە نمایشکردن و تەمسیلکردنی واقعەکەیەوە کە ئەم دەقەمان پێمان بڵێم دەقێکی درامی ئەم دەقیان دەقێکی لیریک باشە باخچەی پاشا لەو بەرەوە اینجا قسەی کوڕەکە و قسەی کچەکەڵێ گوڵ نەبێ بۆ سەرم ئاڵچە بکێ زەرچە بکێ نایم بە زەماوان بۆ هەڵپەرکێ بە کورتی ئەتوانین بڵێن لە سەردەمی گۆران و پیرەمێد و شێخنووریە ئەم جۆرە لە شار دەست پێکات خۆی با ئێمە بۆ سەرەتاکانی بڵێن شعری نوێی کوردی بڕێنەوە لە ڕووی زەمەن و ساڵی 1920 بۆ ساڵی 1970 ڕێک هاوکات لەگەڵ ئەم زەمانە دراماش دێتە ناو ئەدەبیاتی کوردیەوە طبعاً دراما بە زمانە شیعریەکەی دراما دێتە ناو ئەدەبیاتی کوردیەوە کە دراما دێت ئەمە بۆ ئەومانەباتەوە کە بڵین بەشێک لە خێراترکردنی نوێکردنەوە لە شعری کوردیە ئەوەیە کە شاعرانی ئێمە نووسەرانی مەتەبەن ئەو کاتە زیاتر گۆران و بوونەتە دوو بەرە بەرەیەکیان ئەوانە بوون یا بڵێن دوو کۆمەڵ بوون کۆمەڵێکیان ئەوانە بوون کە ڕاستەوخۆ بەرکەوتنیان هەبوو لەگەڵ ئەدەبیاتی تورکیا پیرەمێرد و عەبدوڕەحیم هەکاری بە کۆمەڵی دووەمیان کە لە ڕێگەی نووسینەکانەوە بەرکەوتنیان هەبوو لەگەڵ ئەدەبیاتی تورکی و ئەدەبیاتی ئەوروپیا کە گۆران و شێخ نووری شێخ ساڵح و ڕەشی ڕەحمانی نفوسیان بابە بڵین لەگەڵ ڕەشید نەجیب و لەگەڵ عەبدولواحید نووری ئەمانە ئەو کۆمەڵە بوون کە لە ڕێگەی نووسینەکانەوە بوون بەر ئەدەبیاتی ترکەوتون بە هەردووکیان کاریگەری دراما لەسەریان هەبووە کاتێککە هاتوون دەقێکیان نووسیوە وێنای ژیانیان کردویان لەو قۆناغت کە کاتێک کلاسیک تێ ئەپەڕێنن ئەزانن جۆرەشی تر دەق هەیە کە پێویستە لەگەڵ ژیانی خەڵکە هەڵسوکەوت بکە ئەمە وای کردووە وای کردو کاریگەری لەسەر نوێکردنەوەی شعری کوردی ژەبێ ئەتوانین بڵێن نوێکردنەوەی شعری کوردی هاوکات لەگەڵ پەیدابوونی ژانرێکی نوێ جۆرێک لە دەست لە ملان و جۆرێک لە پەیوەندی هەبیانەوە باشە کاگی دکتۆر باباس لەوە بکەین وەک چۆن باز لە درامای شعری ئەکرێجا بە فۆرمە گشتەکەی چ لە ئەدەبی کوردیا و چ لە دەرێش هاوکات باز لە شعری درامی شەکرێ چۆن جیان بکەینەوە لە یەکتر تەنها ئەوەندەیە بڵێن شعری درامی لە شعرەوە چیتر ناو دراما و ئەویتریان بە پێچەوانەوە یان خاڵی لەوە ورتری هەیە پێشەوەی کە بۆ جیاوازیەکانیان بڕۆین ئەدەکرێت کۆمەڵی خاڵی هاوبەشی لە نێوان شعری درامی و درامای شعریان کرد یەک لەوانە کە زمانی دەقە زمانی دەقی هەردوو دەقەکە زمانی شعرە بۆ خۆشە دەزانی زمانی شعر جیاوازترە لە زمانی ئاسایی ڕۆژانە جیاوازترە لە زمانی پەخشان ئەمە یەکێکە لەو خاڵانەی کە لە نێوان هەردوو جۆرە دەقەکە مشتەرەکە یانێ هەیە یەکی تر لەو شتانەی کە هەیە هەندێک لە ڕەگەزەکان لە ناو هەردوو دەقەکە زاڵە و دیارە مەسەن ڕەگەزی ڕووداو یەکێکە لەو ڕەگەزانەی کە لە هەم شعری درامی و هەم دەقی درامای شعریشا هەیە بەڵام بۆ جیاوازیەکەیان یەکێ لەو جیاوازانەی کە باست کرد جەنابەت ئەوەیە شعری درامی پێش ئەوەی کە دراما بێ شعرە و لە شعرەوە ئەچین بۆ دراما یعنی ئەسڵ وایە ئەم دەقێکی شعریە پێشەوەی کە دەقێکی درامی بێ لە درامای شعریە دەقەکە دەقێکی درامایە یعنی درامایە بۆ سەر تەختەی شانۆ ئامادەکراوە دەقێکە نووسراوە بۆ نمایشکردن بەڵام بە زمانی شعر نووسراوە یعنی ئەمە خاڵێکی سەرەکیە لە جیاوازیەکانە خاڵێکی تر لەو جیاوازیانەی کە لە نێوان دوو دەقا هەیە ڕەگەزی دیالۆگ کەمتر لە شعری درامیا بەکاردێ
خۆی وتمان لە سەرتاو باسی وڵان کە یەکێک لە ڕەگەزی دیارەکانی دراما بریتە لە دیالۆگ ئەو ڕەگەزی کە ڕەگەزی دەسەڵاتدارە ڕەگەزی زەقە لە ناو دەقی درامیا دیالۆگ لە شعری درامیا کەمترە ئەوەی کە زیاتر هەیە لە درامای شعری هەیە ئەم دەقی کە پێڵن دەقی درامای شعری ئەکرێ ئەم دەقە هەمان ئەم دەقە بە هەمان فۆر مناوەڕۆکەوە بە پەخشانیش بنووسێت ینی خاڵی جیاوازیەکە ئەوەیە اینجا ئەو حەدەس و ڕووداوانەی کە لە ناو درامای شعریە هەن زۆر جدیترن و تراژیدین کەمتر خۆی لە قەرەی بابەتی هینەدا بابەتی کۆمیدیادا لەوەی کە لە شعری درامیا هەبێت یەک لە خاڵە هەرە جیاوازەکانی ئەم دوو ویناکە بچێتە پاڵ ئەو خاڵە جیاوازانیت کە باسمان کرد دوو فۆرمی هەیە شعری درامی کە ئۆپێرێت و ئۆپێران بەڵام ئۆپێرێت و ئۆپێرا لە ناو درامای شعریانە ئۆپێرێت و ئۆپێرا تەڵەن ئەوانش بۆ خۆیان خاڵی جیاوازیان هەیە بەڵام ئەوەندە هەیە کە بزانە ئەم دوو فۆرمی شعری درامین جیاوازن لەوەی کە درامای شعری زۆر باشە کاگتۆر دیسان لەگەڵ ئەو باس و خواسانەیە هەمیشە کە باز لە شاعرەکەی باز لە وێنەیەکرێ جا چەمکێگەیە چەمکی وێنەی شعری و ئیمەیج و سووری شعری ئەوانە کە کەسانێکی زۆر وەکو سیدی لویس و چەندین کەس کۆی لێردەجوانە باسان لێوە کردوون کە شاعر بەبێ وێنە بوونێکی ئەو توێ نییە دیسان لە بەرامبەریا لە چەمکێکی وەکو درامایە چ بە نووسین چ بە عڕستکردنی مەبەر وێنە ئەەکەوینەوە ئەتوانین جیاوازیەک بدۆزینەوە لە نێوان وێنەی شعری وێنەی درامەیە یان بەگشتی جۆرێک لە خاڵی هاوبەش و نزیکیان هەیە وەڵامی پرسیارەکە وەرەگرم بۆ دوای ناوبڕێکی کورت و دەست پێەکەینەوە بینەرانی ئازیز ناوبڕێک وەرەگرم و دەست پێەکەینەوە بینەرانی خۆشەویست هاتمەوە لاتان کاگە دکتۆرە لە پێش ناوبڕەکەەوە باسمان لە پرسی وێنە کرد وێنەی شعری و وێنەی هونەری و هەروەها وێنە لە ناو درامای شعریە وێنە لە ناو شعری درامیا جیاوازێکی ئەوتۆیان هەیە تا چەند ئەتوان سوود لە یەکتر ببینن لەبارەی وێنەوە لە ناو شعری درامیا سەرنجت چییە؟ ئەتوانین هەردوو وێنەکە لە وێنەی هونەریە کۆ بکەینەوە هەردووچان چونکە ئەسڵ وایە لە کێشانی ئەم وێنە بۆ ڕاکێشانی سەرنجی بەرامبەرە وێنەی شعری ئەمە هەروە ڕاهاتوین بۆی کە لە ئەنجامی بڵێن لایەنە ڕەوانبێژیەکان دروستە بێ بۆ شاعیر پەنا بۆ بابەتێکی ڕەوانبێژیە با بۆ شتێک بچوێنێ بە شتێکی تر یان خواستنێک بکات لەسەر بابەتێک و بۆ بیخوازێ بۆ بابەتێکی تر بۆ ئەوەی لە لای وەرگر و لە لای خوێنەر چێژێک دروست بکە جۆرێک لە قوڵی بە شعرەکانی بدات طبعا ئەمە وێنەی شعری یەکێکە لەو پەیامی کە هەیەی ئەوەیە کە قوڵێکی جوان بە شعرەکانە بەخشێ وێنەی درامی ئەکرێ هەموو وێنەیەکی درامی بە وێنەی شعریش هەڵسپسەنجێنیان بڵێن ناوزەدی بکەین بەڵام جیاوازی لە نێوان وێنەی درامی وێنەی شعری ئەوەیە وێنەی درامی جوڵەیتی هەیە باسی ڕووداوەکانەکە باسی کوشتن و بەسەرهاتەکانەکە باسی کارەساتێکا لە نێوان لە ئەنجامی بۆ نمونە بوومەلەرزەیە دروست بووە لە ئەنجامی ڕووداوێ دروست بووە لە ئەنجامی شەڕێک دروست بووە بە شێوەیەکی گشتی ئەو جوڵەیە جیاوازی سەرەکیە لە نێوان وێنەی درامی و وێنەی شعریە وێنەی شعری وێنە کێشانی چۆن ڕسامێک دێت وێنەیەکت بۆ کێشێ بە قەڵەم وێنە کێشانی شاعیرە بەوشە وێنەکەت بۆ کێشێ ینی ڕەنگە گیانی تیانە بێ بەڵام چێژی تایە ڕەنگە گیانی تیانە بەڵام سۆزی تایە کە تۆ وێنەیەکە بینی لە وێنەی هونەرمەندێک کە وێنەی کێشاوە بە قەڵەم تۆ خوێندنەوەی تایبەتیت بۆی هەیە هەتا زۆر جاری وایە ئەو کەسەی کە تەماشای ئەکا وەرگر جوانتر بۆ وێنەکە ئەڕاتاوی کە وێنەکەی کێشاوە لە شعریش ئەم حاڵەتەمان هەیە جاروایە شاعیر وێنەیەکی کێشاوە بەڵام ئەوەی کە وەرگر و خوێنەر جوانتر بۆی هەر بۆی ڕخنی ئەدەبی دروستە بێ هەر بۆی ڕخنی ئەدەبی سەرڕادا کە ئەم بابەتە لێکدانەوەی زیاتر و جوانتر بۆ دەقەکانەکەن هەرچەنە عەرە بەڵێ معنە الشعر فی قەلب الشاعر بەڵام وێنەی درامی ئیتر ئەوە خۆی تەحەکومەکە باز لە کارەساتەکە باز لە بەسەرهاتێکەکە ئەبێت توانای ئەوەی هەبێ بکرێ بە جوڵە جۆرێک بەڵێ هەر خۆی ئەوەیە جوڵەیە چکە لەسەر کاتێککە دێتە سەر شانۆ هەرچەنە بە ئاماژەکانی جەستە ئەکتەر هەندێک لە وێنەکان دەرەبڕێ بەڵام پەیام و مەسیجێکی جوڵا و ئەدا بە بەرامبەرەکەی باشە کاگەی دکتۆر ئەگەر دیسان هەر لە ناو شعری کوردیا بمێنینەوە بۆ جۆرە لە وردی ئەو ڕەگەزانەی کە بە شێوە گشتەکەی لە ناو شعری درامیە هەن ئەتوانین بڵێن بە هەمان تایبەتمەندی هاتوونەتە ناو شعری کوردیەوە چ لای گۆران بێت چ لای پیرەمێرد بێت چ
باست لە ئەخۆلی شاعیر کرد ینی با بڵێم پرسیارەکەم ئەوە بێ هێز و قورسایی و سەنگی شعری درامی کوردی ئەتوانین چۆن هەڵی سەنگێنین ینی ئەوەندەی تێبینیت کردبێ و توێژینەوەت لەبارەوە کردبێ کە لێنی تایە تێپەڕاندنی کردووە لەو با بڵێن لە شعری درامی با بڵێن هی عەرەبیا هی فارسەکان یا هی دەوروباریە ئەوەی کە توانین بڵێن لە سەردەمانێکی پێشووترە فەیلسوفەکان یۆنان بە جۆرە لە جۆرەکان باسییان کردووە وەکو خۆیەتی مۆرکێکی تایبەتی هەیە بڵێ ئەمە مۆرکی شعری درامی کوردیە طبعا هەموو دقێکی شعری یان هەموو دقێکە بنووسێ چ ئەدەبی بێ و چه هوەری بێ جۆرێک لە مۆرکی خۆماڵی بوونی پێوەیە ڕاستە ئێمە بە کاریگەری سەقافی ئەوروپی بە کاریگەری ڕۆشنبیری ئەوروپی بە کاریگەری ڕۆشنبیری عەرەب و تورک ئەم بەشە ئەم ژانەرەمان هێناوەتە ناو ئەدەبیاتی کوردیەوە بەڵام مۆرکی خۆماڵی بوونی پێوە دیار چون کاتێک کە وەکو پێم وتی گۆران یان دیلانی شاعریان کامەران مکری دێت باسی دەقێکی درامی یا شعرێکی درامیت بۆ ئەنووسێ بە مۆرکە خۆماڵیەکەی نووسێ باسی بەسەرهاتی ژینی لادەی خۆمانەکە باسی بەسەرهاتی دوو پاڵەوانی خۆمانەکە کە لە ناو کووردا مەسەن باسی بەسەرهاتی کوڕۆکوچێکەکە کە چۆن تووشی گرفت و کێشە بنە ناو کللتورەکە ئێمان ناو بڵێن چوارچێوە کۆمەڵایەتەکەی بڵێ ڕووداوەکە بەلانی کەمەوە کوردیە مەسەن کارکتەرەکان کوردین تام بۆ ڕێنێکی کوردان بێگومان ڕووداوەکە کوردیا تۆ کاتێککە دقێککە تا دەقی وەرجێڕانی ژێنی و هەشمانە ینی ئیسا ئافاتی تاعون لە ناو حیواناتە دقێکی شعری سەلامە لە عەرەبیەوە وەریژێڕاوە بەس کاتێک کە دێت ڕووداوەکە جۆرێک لە جۆرەکان خۆماڵی بوونی پێبەخشێ هەرچەندە بەسەراتەکە بەسەراتی جێڕانەوەی ژیانی ئاژەڵەکانە بەڵام ئەو ڕووداوەکە بەزێتەوە بە ژیانی کوردەوە ئەکتۆر لە درامایە هەست بە جۆرێ لە درێژبوونەوە ئەەکەی مەسەن حەڵقە و مسلسل و زنجیرەوەوانە جۆرێک لە درێژبەندی هەیە تیا بۆ شعری درامی ئەویش ئەو جۆرە لە درێژی پێویستەیان ئەکرێت لە مودایەکی کوردیشە مەوزوعی مەسافە و دێڕ و لاپەڕەوانە چۆن لەگەڵ شعری درامیا چوزان دەست و پەنجەیەک لە خاڵە جیاوازیەکانی دراما لەگەڵ شعری درامی لەگەڵ درامای شعریە بەوە بکەین کە ڕێگە پێدراوە لە درامای شعریە بەردە و زەمن و کات و ئانابێ چەند لە سەردەمی زووە بەس کات لە 24 ساعتا بۆ بەس ئێستا زەمانەکە تێپەڕیەوە درامایەکە بینی بەتایبەتی دراما تورکیەکان ئەبینی لە 1000 هەڵقە تێپەڕێ چونکە باسی ژیانەکە ڕۆژ بە ڕۆژ لەگەڵ ژیانە پێ بەپێ هەنگاوانێ و ئەم درامایە ئەگەر بیانەوەی هەر کۆتایی نایەت چون ژیان تا ئەو کاتەی ژیان بەردەوامە ئەم درامایش هەر هەیە جێڕانەوەی ژیانە بە شێوەیەکی هوەری بەڵام لە شعری درامیان نەخێ شعری درامی هەم مەودای کەمەوە هەم پەردەی کەمیتیایە شعری درامی شعرێکە دقێکی شعریە بە ئاوازی مۆسیقی زائیدەن بە جوڵە و سەما و زیاتریش بۆ مناڵانە بە تایبەتی ئۆپەرێتەکەی زیاتر بۆ مناڵانە بۆی کە پەروەردەیان کا بەو نەفەسە پەروەردەیی کە خۆی ئێوێ ئیتر و شاعرە کە ئەینووسێ بۆ مناڵی نووسێ و لەو ڕێگەیەوە مناڵ ئاشناکا بەژیان دکتۆر باسی لە ئۆپەرێت کرد چۆن جیاوازیان بکەین لەگەڵ ئۆپێرایە یان چۆن تەرکیزی زیاتریان بخێنە سەر بووی بەڕێک لە تێگەشتن بینە ئاراوە یان لەکوێوە ئەم دوو بەشە وەسڵە بنەوە بە دراماوە هەردووشیان لە ڕێگەی بۆکو پێم وتی دوو فۆرمی شعری درامین کەواتە ڕەگەزەکانی درامایان تایە بۆیە ناوراون شعری درامی و لە خودیەتی تێپەڕی و چونەتە ناو بابەتی بوونەوە و جێڕانەوە تەبەن ئۆپەرێت خستنە ڕووی ژیانە بە شێوە سادەکەی و خستنە ڕووی بەشێکی ڕووداوەکانی ژیانی مرۆڤەکانە بۆ ئەوەی کە لە ئاستی تەمەنەکان جۆرێک لە جۆرەکان بەرکەوتنی هەبێ و پەیامەکە بە ئاسانی بگاتە گوێی مناڵان هەرچەندە سەردەمێک بۆ گەورەکانیش ئەنووسرا ئۆپەرێت بەڵام ئێستا زیاتر چوارچێوەی گرتووە ئۆپەرێت بۆ مناڵان نووسرێ ئۆپێرا ڕووداوەکانی جدیترن و کارەساتەکان باز لە ڕووداوی مێژووی و حەدەسی گەورە ئەکەن وەکو لە سەرەتاشەوە باسم کرد خۆی زیاتر لە قەرەی تراژیدیادا ینی کارەساتەکانە خاتە ڕوو و ئەمە واکە کە بۆ مناڵ قورس بێ و هەر یەک سیفەتی هاوبەشیانەیە کە ئەمیش هەر ئەبێ بە شێوەی گۆرانی و بە مۆسیقا و ئاواز و جوڵە بخرێتە ڕوو هەرچەنە ئەمە وای کردووە هەتا ئێستاشی لەگەڵابێکە لە ساڵی 1959 گۆران دەقێکی ئۆپەرەتی ناکامڵی تەواو نەبووی نووسیوە هەتا ئێستاشی لەگەڵابێ کورد
کاتێککە ئۆپێرایەکە خاتڕ ئۆپێرای وەرجێڕاوەی بێگانەیە تا ئێستا کورد نەیتوانێت خۆیت بەتا ئەو کاتی کە من بڵێن پێی گەشتم لە توێژینەوەکەمە هەتا ئەو کاتە پێی گەشتم تا ئێستا کورد دوای 16 و ئەوەندە ساڵ نەیتوانیوە ئۆپێرایەک بنووسێت. کاکتۆر قۆناغی شاری درامی دوای گۆران و پیرەمێرد و شێخنووری ئەگەر بێنە سەر سەردەمی ڕوانگە لەو دەوروبەرەیە پێشتر یا سەردەمی ڕوانگە لەو دەوروبەرەیە قۆناغێکی دیاریکراومان هەیە جۆرێک لە خەسڵەتی خەمڵیوی دراما هەیە لەو سەروبەندەیە یان با بڵێن قۆناغەکە لە دوای ئەوانە گاتە کوێت دانی جا بە شێوەیەکی گشتی ئەگەر بڵێم ڕەگەزەکانی دراما زۆر زاڵن لە قۆناغی تامان ئەو کاتی کە شێعر قۆناغی ڕۆمانسیەت تێپەڕێنێتە قۆناغی ریالیزمەوە یعنی واقعی بوونی ژیان و بەرجەستەکردنی ژیان لە ناو شێعرە یعنی هێنانی هەموو ئەو شتانەی کە ژیان پێویستی پێێتی بۆ ناو دەقی شاری هەتێ بڵێ ڕێگەیەکی باشەکرێتەوە بۆ دراما بێگومان یەکێک لە گۆڕانکاریە هەرە سەرچیەکان ئەوەی کە قۆناغی دوای شێعری نوێی کوردی پێجیاکرێتەوە ئەوەیە کە ئەم ڕێگەزانە دێن خۆیان قسەکەن خۆیان حوزوریان هەیە بەس بوونمونە لە دەقێکی ئیستەکسێک نیشتیمانوی شێرکۆبێکەسە کۆمەڵێکی زۆر کارکتەرمان هەیە کە کارکتەرەکان مرۆڤ نین دێن قسە ئەەکەن ڕووداوەکانی خۆیان ژێڕنەوە دیوارێک دێ قسەکە قەڵەمێ دێ قسەکە کەواتە کارکتەرەکانمان لە مرۆڤەوە گواستەوە بۆ واقعی ژیان کە هەموو ئەوانش ئەو چەرمەسەری کە بەسەر خەڵکە هاتوو هەموو ئەوانش معاناتیان هەیە دیوارێک معاناتی هەیە کە لاپیتەیەکی گەورەی پێڵاسرێ وەکو شێرکۆڵێ پڕە لە درۆ قەڵەمێک معاناتی هەیە کە چیرۆکی ساختی پێنووسرێتەوە بیرێک معاناتی هەیە کە بە مەشروع دەرنایەت و سەرد و سامانەکەی بەسەر خەڵکات بڵێ ئەگەر لە سەردەمێکان ناوەڕۆکان بڕێک کۆمەڵایەتی یا عاشقانە بوو بن لە سەردەمێکان ڕخنەگرتن لە دەسەڵاتی سیاسی و ئەوانە ئەبن بە جۆرێک لە کەرەسەی شاری درامی بەڵێ ئەمە خۆگەر لە سەردەمی ناڵم باسی ڕووداوە سیاسیەکانم کرد لە سەردەمی ئەخۆلە تەمەن لە ساڵی 1990 حوت شاعیر ئەگەر هەڵ نەبم لە ژمارەکە حودیا هەشت شاعیر لەسەر ڕووداوی کارەساتی 6 ئەیلول شعری نووسیوە گۆرانی شاعیر 2 ساڵ دوای ئەوە ڕووداوەکانمان بۆ ژێڕێتەوە ئەمە واقعی بوونە تێکەڵبوونە بە ڕووداوە سیاسیەکان بەڵام ئەمە هەموو ئەمانە کە ئەم گۆڕانکاریانە ئەکرێت تێکەڵبوونی ژیان بە دەقی شعری لە سەردەمی قۆناغی شعری نوێی کوردیا سنووردارە ئەم سنوورە گەورە ئەبێت لە دوای ڕوانگە و هەتا ئێستاشی لەگەڵا بێ وای لێ دێ کە هەر شیعر بۆ خۆی بێ بە ژیان بۆیە ئەمە قۆناغی جیاوازیکردنە ئەنا ئەو کۆی کە درامای شعری یا بڵێن شعری درامی لە ئێستا بەڵێ لە ئێستا ئۆپەرێتمان زۆر باشە مەمەستا ئێستا واقع و حاڵی حاضر ئەگەر بڕێک باس بکەین لە خۆپشاندان و کوشتنی گەنجێکەوە بگرە بۆ نهاتنی موچە و ئەو هەموو گرفتە کەڵەکە بوانێکی ئێستا لە ژیانی ڕۆژانەمانە بیایەتی ئەپەڕین ئەگەر تۆزێکم لە مێژوویکی کورتیشا بگەڕێنە دواوە تەسەورەکەی مەسەن تۆ کارەساتی هەڵەبجە و کۆڕە و ئەنفالەدایە لە مێژوویکی بڕێک نزیکە بنمونە کارەساتی شنگال لە هەیە ئەکرێ لە دەوروبەر و لە لادەکانە کۆڵێک حەدەسی جیاواز هەبن ئەمانە ئەتوان ببن بە کەرەسەی زۆر باشی نووسینی شعری درامی لای شاعران ئەگەر ئاوڕێیان لێ بدرێتەوە تو باسی ئێستا کچێک نیشتیمانمەت کرد ئەگەر دوای قۆناغی شێرکۆبێکەس بڕێک باس بکەین ئەتوانین بڵێن ئێستاش کەرەسەکان زۆرن مەسەرەن بەڵام ئەوە هەیە چه شاعرێک دەتوانێت پێیان پێ ببێ و بیان بە کەرەسەیەکی شاری درامی بیان کا بە کەرەسەی شارێکی درامی خۆی ئەو قاڵب و چوارچەوەی کە شیعر هەیەتی جارێ هەندێک کەس هەندێک شاعر هەندێک نووسەر دەسەوسانەکە کە ناتوانێت ئەوەی ئێوە بخاتە ناو شارەکەی هەر کۆی گۆرانڵێ هەرچەنەکەم و خەیاڵی کە پێیمەستم بۆم ناکرێت ناو چوارچێ هەڵبەستم بۆ چونکە نابێ شیعر هەر تەواو بێ بە جێڕانەوەی ئاسایی ڕۆژانە ئەگەر وا بێ شیعر خۆی لە دەسەدا بەڵام ئەمە دێت شاعر بەپێی توانایی خۆی وە بپێی سەلیقەی وە بپێی ئاستی ڕۆشنبیری چکە ڕاستە هەموو کەس ناوی شاعرە بەڵام ئەوە لەکوێ تۆ دەقێکە خوێنیتەوە زۆر چێژی لێوەرەگەی زۆر کاریگەری لەسەر دێلەوەی کە دەقێک بەسەرڕایی بەسەریا تێپەڕی هەر شایانی ئەو شار بەسەرڕایی تێپەڕی بەسەریا بۆیە ئەمە سەلیقەی شاعیرەکە چەمەند شعر من قەناعەتم بەوە هەیە چکەوە پێش من ئەمە وتراوەهی من نییەم قەناعەتە مەسەن هەتا گاتە شێرکۆ چەندین کەس ئەمەیان باس کردو کە شێعر سناتە یعنی وەستاکاریە هەتا وەستاکە بەتوانێتتر بێ نەخشەی بینایەکی جوانترمانەداتی بۆ شعری ژەمانش ڕاست ئەتێ بڵێ ڕووداوەکان هەن بەسکردو سەرەوەی کە شاعری دەستکارە اینجا چەند کەسمان هەیە ئەو ڕووداوانە تەمەند چۆن هەرکۆم قەناعەتم وایە چۆن ڕووداوە مێژوەکان ئێستا هەن خەڵچێک هەیە بەهێ منی وەکو بیرەوەری ژیانی خۆی ئەیژێڕێتەوە تا کاتێ مرد ئەمانە هەموو ئەتەقنەوە کە
چەند ستەم هەیە چەند نادادی بەرامبەر بە خەڵک کراوە لە ناو شعریشە ئەمانەمان هەیە کەی شاعیرەکە جورئەت پێیاکە ئەمە ئەخاتە ڕوویان کەی شاعیرەکە هەڵی گرتووە بۆ ڕۆژێک لە دیوانێکا بیخاتە ڕوویان جاری وا هەیە هەندێک لەو ڕووداوانی سم بۆ نمونە خەڵکێکی زۆر لەسەر باسی کارەساتی چیمەبارانی هەڵەبجەت کرد خەڵکێکی زۆر لەسەر هەڵەبجە شعری نووسیوە ئەو خەڵکانە هەندێکیان حەدەث ڕووداوەکانیان زۆر بە شوێکی جوان جێراوەتەوە و ئەمێنێتەوەکو بەڵگەیەکی مێژووی خەڵکێکمان هەیە لەو سەردەمە من لە دراسی پێشووی ماستەرەکەمان باسی ئەوم کردووە فەرهاد شاکەری لە ستۆکۆڵم ئەگەر هەڵنەبم لە ناوەکە لەوێ دەقێک بۆ هەڵەبجە نووسێ زۆر باس بە کراوەی ئەنووسێت وە زۆر جوان وێنەی کارەساتەکەمان بۆکە حەسیب خەرەداخی لەژێر دەستی ستەم و زوڵمی باسایە دەقێک بۆ هەڵەبجە نووسێ ئەبێت دەمامک بەکاربێنێ ئەگەر دەمامک بەکارنێ نەخۆ ناتوانێت بە واضحی ڕووداوەکان بژێڕێتەوە بۆیە هەندێک شعرە هەیە ئەمڕۆ دەمامشی لە دەموچاوایە شاعیرەکە باسی کارەساتەکانەکە هەندێک حەدەسی ترمان هەیە هەندێک شعری ترمان هەیە دەقن و هێشتا نەکەوتونەتە بەردیمان زۆر بەڕاشکاوانە بە دەقێکی شعریەمایان باس کردبێەوە ئەمەش قەناعەتم وایە لە داهاتووە ئەبێتە بەڵگەی مێژووی زۆر باشە کاک تۆ ڕوویداوە و بیستوشمانەوە بینیمیشمانە زۆر جار شاعرێک لەژێر کاریگەری کارکتەرێکی ناو درامایەکە یا مەشهدێکی ناو درامایەکە مهتەم بوو بەوەی شاعرێک بنووسێ یان بە جۆرەکان بڕێک بیرەوەری خۆی تێکەڵ بکات و جۆرێک لە هێز یا دەقاوێزانی لە دراماکەەوە وەربگرێ ئەگەر ئەمە پێچەوانە بکەینەوە ئەوانی کە لە کاروباری درامایە بە وردی ئیشەکەن وەک نووسین و تەکنیک و هەموو ئەوی کە لە ناو چوارچێوەی درامایە بە شێوە هونەریەکەی ئەتوانن یان ڕێگە خۆشکەری هەیە بۆی کە بتوان سوود لە شارێکی درامی وەربگرن وی بکەن بە کەرەسەی دراما ئەگەر ئێمە نمونەی گۆران وەربگرین چ نمونەی شێرکۆبەکەس وەربگرین دەقەکانی ناو ئەدەبی کوردی ئەو هێزیان هەیە یان ئەتوانین بە جۆرە لە جۆرەکان بتوانین ئێمە سوود لەمە وەرەگرین بەبێ ئەوەی دەقێکی خۆماڵی دەقێکی دەرە وەربگرین سوود لە دەقە خۆماڵەکان وەربگرین لە ڕێگەی تەرجەمە مامۆستا سۆیبیان بۆ بێمە حقەتێکی بیزانین ئەوەی کە بابەتی نووسینێک بە پەخشان ئازادی زیاتر لەوەی کە نووسەرەکە بتوانێت هەرچی مەسیجی هەیە هەرچی خواستی هەیە لە دەقەکەیە بەرجەستەی بکە و هیچ لاری و گلەیەکی ژنیان ئەمن بۆ ڕادەی ناکە بگاتە درێژدادرێت هیچ درێژدادرێک خوب مەقبول نییە ینی بێزراوە لای خەڵک بەڵام لە دەقی شعریە خۆ دەزانانی چوارچێوەیەکمان هەیە کە ئەگەر لە زمانی شعری دەرچوو بۆ زمانی ئاسایی ڕۆژانیتەوە دەقەت لە دەقی شعری لادا بۆیە لەوێ شاعر جۆرێک لە جۆرەکان مقیدە ئەم مقیدەی ژواکە هەندێک لەو حەدەث و ڕووداوان نتوانێت بکا بە کەرەستەی جێرانەوەکی بەڵام بەڵێ بۆ وەڵامی ئەو پرسیارە بەڵێ ئەمە توانین سوود لە دەقی شعری درامی وەربگرین و سەردەمێکی زۆریشە ئەو دەقانە کراون بە دراما و پێشنیشانی خەڵک دراون ئەوە حەت ئێستاشی لەگەڵا بێ هەموو ئەو دەقانەی کە ئۆپەرێت کە بەشێکە لە دراما بە ئۆپەرێت پیشانی خەڵک مناڵان ئەدرێت لە باخچی ساوایان و لە قوتابخانەکان وە ئەو دەقەوەرجێڕاوانەی کە ئۆپێران و نمایشەکردن بۆ خەڵکی ئەمانە بنە بەشێک لە دراما ئەچنە ناو ئەگەر گونجاوی بڵێن ئەچنە ناو خەزێنەی سەرۆت و سامانی درامای کوردیەوە و لەم بوارەشە کورد هەنگاوی باش هێناوە هەرچەندە سەرنج هەیە لەسەر هەندێک لەو دەقە درامیانی کە ئێستا هەن لە تەلەڤیزیۆنەکانە بە تایبەتی چکە بەکارهێنانی ئەو زمانە ئەگەر ئەمە گونجاو بێ من حەزەکەم ئەمە مەسیجێکی رەخنەیش بێ بۆ ئەوانەی کە ئەو دەقە درامیان نووسن بەو زمانە بازاڕیە زۆر نزمە کە مناڵەکانمان خەریکە کەڵکیەوەی نامێنێت گوێ لە درامایکی کوردی بگرێ ئەمە زۆر خراپە ینی ئەکرێ ئەو نووسەری ئەو دەقانە و پێشکەشکار و هەتا ئەکتەری دراماکانیش بۆ خۆیان ئەو زمانە تێپەڕێن بیکەنە زمانەتی شیرینی کوردی بکەنە زۆر لە جۆرەکان بەسرێنەوە بە کولتور و دابوونەریتی کوردیەوە بۆی هەم مەسیجەکە و پەیامەکەی خۆشیان بگێنن و هەم ئەمە زاتی ئەومان هەبێ مناڵەکانمانە بەردەم شەشەی تەلەڤیزیۆن دانیشن گوێ لە دراماکان بکرن بۆیە ئەم دەقانە وەکو دەقی درامی شعری درامی سەردەمێکی زۆر و هەتا ئێستاشی لەگەڵا بێ وەکو دراما کاتێک کە جیاوازێکە لە چیایە مامۆستا جیاوازێکە لەوەی ئەم دەقە چووە سەر شان و نمایش کرات تابێتە بە بەشێک لە دراما پرسیارم زۆر ماوە و گفتوگۆکەش وەگەڵێن ئەو کێشە بەڵام حەسەب کاتی بەرنامەکەتر من دەبێت کۆتایی پێ بێم و هەرو نەکاتم ماوە و سازی خۆشەویست ئەگەر شتێکی وەکو دواپەیام شتێکی کورتما بێ سواز دەکەم وڵای من زۆر سوپاسی ڕۆژەکەم مەمنونم بۆی کە
جێگەی منتان کردەوە لێرە قسە بکەم سوپاسانەکەمەوە گەوری خۆتانە مەسیجی ئەخیرم دووبارەکردنەوەی ئەم بڕگەی کۆتایی بەرنامەکەیە کە تکام وایە هەم لە نووسری دەقەکان و هەم لە کارکتەرەکان جۆرێک لە گفتوگۆ و دیالۆگی ناپێویست و بازاڕی زۆر بازاڕی لەناو دەقەکانە بەکارێنن ئەمانە تەجاوزکەن و ئەکرێ ئەمە تەجاوزکەی هونەرەکە جوانترە بێ نەگەوەی کە ئەمە هونەرەکەی جوانکە بە پێچەوانەوە بەشێکی زۆر خەڵکدا بڕاوە لە بینینی درامای کوردی بەوەی ئەو مەسیجانەوە. دەستە خۆش بێ دووبارە کاک دکتۆر ئارام حاجی هەڵەبجەیی من وەک هەمیشە سوودم وەرگرت و ئەو هەروەها چێژێش سپاس دەکەم و ئەرکێت کێشا و گەورەی دوانت. بینەرانی ئازیز خۆشەویست هاتمە کۆتایی هەڵقەی ئەم جارەی بانێژە تا بەرنامەیەکی تر و کاتێکی تر تەندروست بن.